سەرکردایەتی نوێیە بە پشتیوانی هاوسەرۆکەکان چرا عومەر ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و لێپرسراوی بۆردی کاروباری شەهیدان و جینۆساید و وەفدێکی هاوڕێی با نوێنەرایەتی لاهور شێخجەنگی هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان بنەماڵەی کۆچ کردو حەمە عەزیز عەبدوڵڵا پێشمەرگەی دێرین و دانەبڕاوی یەکێتی نیشتیمانی کوردستانیان بەسەر کردەوە. تێیدا پرسە و سەرخۆشی و هاوکاری لاهور شێخجەنگی هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرۆکاتی یەکێتی نیشتیمانی کوردستان و مەکتەبی شەهیدان و تێکۆشەرانیان گەیاندا بنەماڵەکەیان. لە وتەیەکدا چرا عومەر ڕایگەاند هاوسەرۆکان و سەرکردایەتی نوێی یەکێتی بە هەموو شێوەیەک لا خەمی کەسوکاری شەهیداندان و هەرچیمان پێ بکرێ درێخی ناکەین بۆ ئەوەی لە خەم و ئازارەکانیان کەم بکەینەوە. هەروەها بەبایەخەوە باسی بنەماڵەی شەهیدی فەرماندا مەلا خالیدی کرد کە 4 برا و باوکیان لە پێناوی کورد و کوردستاندا شەهید بوون. بۆیە وتی سەروەریکی گەورەیە کە ئەم بنەماڵەیە بۆ خۆیان و گەلەکەیان تۆماریان کردووە. لە بەرامبەردا لیوا تارق عەبدوڵڵا بە ناوی بنەماڵەکەیانەوە سوپاسی خەمخۆری لاهور شێخجەنگی هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستانی کرد بۆ بەسەرکردنەوەیان بە بۆنەی کۆچی دوایی حەمە عەزیز عەبدوڵڵای برای و پێشمەرگەی دێرین و دانەبڕاوی یەکێتی نیشتیمانی کوردستان. سوپاس بۆ چراخان کە بە نوێنەرایەتی هاوسەرۆک یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕێز کاک لاهور شێخجەنگی هاتووە بۆ پرسەی کۆچکردووی برای گەورەم حەمە عەزیز. زۆر سوپاس یەکەم و نمونەیان زۆر بوو. هیوادارم ئاوڕ لە کەسوکاری شەهیدان زیاتر بێتەوە هەر بەردەوام بن و جارێکتر زۆر سوپاسیانەکەم و بەخێربن بۆ سوپاسی مەکتەبی شەهیدانی شەکەم کە بەسەرکردنەوە کا بە ماڵە شەهیدەکان. دووبارە بەخێربێنەوە سەرچاو زۆر سوپاسانەکەم و مەمنونم. نمونەتان هەر زۆر بێ. بنەماڵەی عەبدوڵڵا فەتحوڵڵا خۆی و 4 کوڕی بەناوەکانی شەهیدی فەرماندە مەلا خالید، شەهید خەلیل، شەهید کامیل و شەهید محەممەد یەکێکن لەو بنەماڵە تێکۆشەرانەی کورد کە سەر و ماڵی خۆیان لە پێناوی کورد و کوردستان بەخشیوە و ئێستاش کوڕە گەورەیان حەمە عەزیز عەبدوڵڵا کە پێشمەرگەی دانەبڕاوی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو مەخابن کۆچی دوایی دەکات و بەمەش سەروەری ئەم بنەماڵەیە بۆ بەخشین و قوربانیدان بۆ گەلەکەی بەردەوامە. عومەر کەریم، گەلی کوردستان، سلێمانی.